مەبەستمە گفتوگۆی زیاتر لەبارەی پێشاتە سیاسیەکان بکەم بەتایبەت دوایەوەی کە ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بەیان نامەیەکی بڵاو کردەوە لەگەڵ بەڕێز غانم معابد شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ قسە دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. بەڕێز غانم زۆر بەخێر بیت. دەکرێت بپرسم کە بڕیارەیەک لە دواییەکەکانی دادگای فیدرالی بۆچی نەوەستان تا گەیشتە ئەوەی کە یەکەمین و بەهێزترین حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان بڕیاری کشانەوە بدات لە هەڵبژاردننی پەرلەمان؟ چی وای کرد کە بگەنە ئەم قۆناغا؟ بەڵێ سەرەتا سوپاس سلااو ڕێز ڕەمەزانتان لێ پیرۆز بێت لەسەر هەمووان. لە ڕاستیدا لایەنێکی سیاسی هەیە کە دەیەوێت کێشە زیاتر بنێتەوە لە نێوان لایەنە سیاسیەکاندا. ئەمڕۆ لە دۆخی سیاسی بەڕاستی سەرۆکی پەرلەمان تاوەکو ئێستا پۆستەکەی بەتاڵی ماوەتەوە پڕ نەکراوەتەوە. کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا بەردەوامن. لە کاتێکدا کە پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە لە بەشداری هەڵبژاردننی داهاتووی نەکات و یاخود بڵێن بژاردەیەکی دیکە بکات، تەواوی بڵێن وەزیرەکان لە حکوومەتی فیدرالی عێراق بکشێنێتەوە. هەروەها جگە لە ئەوەی کە ڕەوتی سەدرش بایکۆتی پرۆسی سیاسی کردووە، پێمان وایە بەڕاستی وڵات بەرەو دۆخێکی نادیار دەڕوە. پێویستە کێشەکان چارەسەر بکرێن، پێویستە کێشە شایستە دارایەکان لە نێوان هەولێر و بەغدا و هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی چارەسەر بکرێن. هەر حکوومەتێک کە عێراقی کە پێنج دەهێنرێت پێویستە ئەو کێشانە پێشتر چارەسەر بکرێت، ئەو کێشانە تێپەڕێنرێن، کێشەی شایستە دارەکان بۆ هەرێمی کوردستان چارەسەر بکرێت، بەڵێن بدرێن کە ئەم کێشانە دووبارە نەبنەوە. هەروەکو چۆن لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کاتێکەوە حکوومەتی بەڕێز سوودانی پێکێنرا زۆر بەڵێن بە ماڵی کوردی و بە ماڵی سون نەدرا. وەکو نمونە باسی دەکەم وەکو بڕیاری لێبوردنی گشتی، بەڕاستی هیچ لەو بەڵێنانە جێبەجێ نەکرا. بەڕاستی کاراکتەرێکی سیاسی لە بەغدا دەیەوێت چی بکات؟ دەیەوێت کات بکوژێت، نەک کێشەکان چارەسەر بکە. بەڕاستی کەواتە جێبەجێ نەکردنی باڵانەکان بەڕاستی دەرئەنجامی کارەساتی لێ دەکەوێتەوە. وڵات بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات. تەنانەت بە دووری نابینم کەوا پرۆسەی سیاسی لە عێراقدا کۆتایی بێت. هەمووان دەزانن کەوا حکوومەتی بەڕێز سوودانی چۆن پێکێنرا دوای ئەوەی کەوا 73 پەرلەمانتار لە ڕەوتی سەدر کشانەوە. بینیمان حکوومەتی سوودانی چۆن پێکێنرا. ئەو کاتە عێراق زۆر نزیک بوو لەوەی کەوا بەرەو دۆخێکی نادیار بڕوە. پێویستە لەسەر عەقڵمەندان لەسەر تەواوی لایەنە سیاسیەکان کەوا پێویستە باز بەسەر کێشەکان بدەن و کێشەکان چارەسەر بکەن. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر وڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کەوا کێشەی موچیان هەیە. پێویستە ئەو کێشانەکان چارەسەر بکرێت، ئەو کێشانی کە لە نینەوە هەن لە هەموو پارێزگەکانی عێراقدا هەن. کەواتە بەڕاستی بردنەوەی سیاسی لەسەر گەلی عێراق پێمان وایە کەواتە هیچ بردنەوەیەک تۆمان ناکە بۆ لایەنەکان. ینی دادگای فیدرالی عێراق چی ئەوێت لە کاتێکدا گەورەترین پۆستی لایەنی سونەکە سەرۆکی پەرلەمان بوو، ینی بە بڕیارێک پۆستەکەی لێوەرگرتنەوە. ئێستا ئەوەی کە لەگەڵ کورد ئەیکات لە جێبەجێنەکردنی ڕێکەوتنامەی سیاسی پێکێنانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لە نەناردنی موچۆ بووجە بۆ هەرێمی کوردستان، ئێستا دەستکاریکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، ینی دادگای باڵای فیدرالی عێراق دەوێت بگات بەچی؟ بەدڵنیاییەوە بەڕاستی ئایا دادگای فیدرالی لایەنێکی یاساییە یاخود سیاسیە؟ بێگومان لایەنێکی یاساییە. کەواتە بۆچی دەسوەردان دەکات لە کێشە سیاسیەکاندا؟ بۆ نمونە دوورخستنەوەی هەلبووسی لە هەمان کاتدا ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا وەزیری پیشەسازی ئەو کێشەی کە لەگەڵ ڕوویدا کە گوتی من بەڵێن دەدەم بەو فراکسیۆنەی کە دەمکاتە وەزیر. کەواتە دادگای فیدرالی خۆی قزاندۆتە نێو ناکۆچە سیاسیەکانەوە. بەڕاستی ئەمە کێشەی زیاتر بۆ عێراق دروست دەکاتەوە. کەواتە لەم دۆخەدا هیچ براوەیەک نابێت، هەمووان دۆڕاو دەبن بەم دۆخەی کە دادگای فیدرالی مامەڵە دەکاتە. چونکە دوای ساڵێک بینیمان ئەو کاتە حکوومەتی بەڕێز سوودانی پێکێنرا. کەواتە لەسەرمان پێویستە ئەو کێشە و ناکۆچیانە
تێپەڕێنین چارەسەرێک بۆ کێشەکان بدۆزینەوە بەلانی کەم بۆ ئەوەی ئەو سەقامگیری سیاسی کە هەیە بیپارێزین کە تاوەکو ئێستا عراق بخۆی بینیوە 2023 تاکو ئێستا پارتی لە بەیاننامەکەیە دەڵێت کە ئێمە لایەنەکانی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت دەخینە بەردەم جێبەجێکردنی دەستور و خاڵەکانی ڕێکەوتنە سیاسیەکان بۆ ئەوەی کە نەکشینەوە لە بەغدا. پێتان وایە کەیدی چی پێویستە لەسەر لایەنەکانی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت بۆ ئەوەی کە نەهێڵن دۆخەکە لەوەی ئێستا شێواوتر بێت کە هەیە؟ یەکەم شت یەکەم بەرگا ئەوەی کە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت یەکەم بەرگا خۆی دزیەوە جێبەجێ نەکرد. من کارنامەکەم خوێندەوە و تەواوی بەرگەکانی هاوپەیمانی ئیداری دەوڵەتمان خوێندەوەتەوە. ئەم ڕێکەوتنە یەکەم شت قسە لەسەرداوە کە حکوومەتی بەڕێزە سوودانی حکوومەتی بۆ 1 ساڵە دوای ئەم ساڵە بەرەوچی دەڕۆین هەڵبژاردننی پەرلەمانی پێشوەختە ئەنجام دەدرێت. بەڕێز سوودانی و لایەنە سیاسەکانی دیکە خۆیان لەم بڕگە دزیوەتەوە. بەڕاستی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانیان ئەنجامدا بۆ ئەوەی کەوا هەڵبژاردننی پەرلەمانی پێشوەختە ئەنجام نەدرێت. بەڵێنیاندا بە ماڵی سونە کەوا کێشەکانیان چارەسەر بکرێت ئەو دەستەی لە پرسیینەوە هەڵبۆشێتەوە یاسای لێبوردنی گشتی هەبێتم بەڵێنەکان جێبەجێ نەکرات. من باس لە ماڵی سونە دەکەم ئەو بەڵێنانی کە بە ماڵی سونە دەرام لە 6 مانگدا گوتیان کەوە تەواوی ئاوارەکان دەگەڕینەوە بۆ ناوچەکانیان بەڵام هیچ لەو بەڵێنانە جێبەجێ نەکران کەواتە ئەوەی کە ئەو خاڵانە ئەو بەڵێنانی کە بە ماڵی سونە درابوون بەڕاستی بە هیچ شێوێک جێبەجێ نەکرات لایەنە شیعەکان جێبەجێ نەکرد. بۆ ماڵی کوردیش بە هەمان شت بەڵێنەکان جێبەجێ نەکراون. خۆ دزینەوە هەیە لە بەڵێنەکان جێبەجێ ناکرێن لەو لایەنە سیاسانێکەوە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیان پێکێناوە لەم ڕێگەشەوە حکوومەتی بەڕێز سوودانی پێکێنراوە کەواتە هەموو خاڵانی کە لەسەر ڕێکەوتی لەسەر هەبوو بەڕاستی حکوومەتی سوودانی جێبەجێ نەکردن. ئایا کام خاڵ جێبەجێ کردووە؟ کامە جێبەجێ دەکات؟ زۆر باشە. لەگەڵ جێبەجێنەکردنی خاڵەکانی ڕێکەوتنامەکان لەگەڵ سونە لەگەڵ کورد و کە گەیشتوینەتە ئێستا و ئێرە پێت وایە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لەبەردەم هەڕێسهێناندا بێت؟ پێمان وایە حکوومەتی بەڕێز سوودانی بەڕاستی ڕەنگە لە کار دوور بخرێتەوە. ئەم کێشە ناکرد بەم شێوە دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت کە کێشەکان چارەسەر نەکردن و بەڵێنەکان جێبەجێ نەکرێت کەواتە لەبەردەم هەموو ئەو کێشانەدا پێمان وایە کەوە ئەو بازێکەوە لەنی کەم لەدا بریتە لە دوورخستنەوەی حکوومەتی سوودانی و لە هەمان کاتدا ڕاستپاردنی کەسێکی دیکە کەوا ئیدارەی وڵات بدات تاوەکو ئەنجامدانی هەڵبژاردننی دیکە. بەڕاستی هیچ کاتێکی ئۆتۆمات لە بەردەم نەمەوە تەنها ساڵێکی ماوە حکوومەتی بەڕێز سوودانی پێمان وایە بەردەوام نابێت یاخۆت عێراق بەرەو دۆخێکی با بڵێن نادیار یاخۆت بەندی حوت دەڕوات یاخۆت با بڵین پێکێنانی حکوومەتی فیراگوزاری نیشتیمانی ئەگەر هاتوو لایەنە نێودەوڵەتیەکان دەستوەردانیان کرد چونکە دەستێکی دەرەکی دەیەوێت کەەوە بەڕاستی سەقامگیری عێراق تێک بدات بەڵێنەکان جێبەجێ نەکرێت کێشە لەگەڵ هەموو لایەنەکان هەبێت تەنانەت ململانەکان بەردەوام بێت ئێرانی ململانی ئێرانی ئیسرائیل و ئەمریکی هەمویان هاتوونەتە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانەوە. هەندێک لەو دەنگە میلیشیانەی کەوا بەم دوایانە دەرکەوتون هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکەن. بەڕاستی ئەمە هەموو ئەمانن بە پاساوی بێبنەما بێگومان هەموو ئەمانە هەمووی ئاماژەن ئەوەی کەوا دانەوێت کێشەکان هاوردەی هەرێمی کوردستان بکەن. بابەتەکە تەنها خۆدزینەوە نییە لە بەڵێنەکان و بابەتی شایستە داراییەکان بابەتەکە زۆر لەمە گەورەترە کە ئێمە سەری دەکەن. زۆر باشە. پێت وایە بەهۆی بڕیارەکانی دادگای فیدرالیەوە ئێستا حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کەوتۆتە ژێر هەڕەشەی هەڵوەشاندنەوە چونکە بێگومان دوای ینی بڕیارەکان و دوای بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان دۆخی عێراق دەگۆڕێت. هەندێک لێ دوان هەبوون کەوا باسییان لە دادگا دەکرد بەڵام من شێوازی پرسیارەکە گۆڕانکاری تدا دەکەم داوا لە دادگای فیدرالی و کەنکەوە ڕەتساوی گەلی هەرمی کوردستان و حکوومەت دۆخەکە بکەن لە هەماکە نەک تەنها بۆ هاوڵاتیان کوردستان 1 ملیۆن هاوڵاتی عەربی من یەکێک لەوانە کە لە هەرێمی کوردستان دەژی ئەمە کاریگەری لەسەر بژێوی ژیانی هەمووان دەکات نەک تەنها هاوڵاتی کوردی لە بەسڕە لە نینەوە لە تەواوی پارێزگاکان لە
لە هەرێمی کوردستاندا دەژین بەڕاستی ئەمە لە هەموو یاسا و خاڵەکانی دیکە گرنگترە لە هەموو ئەو خاڵانەی کە لەسەری ڕێککەوتن گرنگترە بەڕاستی پێویستە چارەسەرێک بۆ کێشەکان بدۆزرێتەوە دۆخەکە زیاتر لەوە ئالۆستر نەبێت پاڵ بەوە نەدرێتەوە بەڕاستی کەوا دۆخەکە پاڵ بەوە بنرێت بۆ ئەوەی کەوا کێشە زیاتر بێنێتەوە وەک دەبینین کەوا ململانێ و ئالۆزی لە تەواوی وڵاتانی ناوچەکەدا هەیە کەواتە پێویستە چارەسەرێک لە بەغدا بدۆزرێتەوە دواتر لە هەرێمی کوردستانی چارەسەرەکە ئەمە باشترین دۆخەکە باشە گوتت پێویستەکە ینی دۆخەکە چارەسەر بکرێ کێ دەتوانێت دۆخەکە چارەسەر بکات لە دەسەڵاتی کێ لە عێراق ئێستا و چۆن دەکرێت عێراق لەم کێشانە دەرباز بکرێن کێشەکە لەوەدایە چوارچەوەی هەماهەنگیش دابەش بووە بەڕاستی ململانەی لە نێوان هەیە لایەنە کۆن و لایەنە نوێیەکاندا بەڕاستی لایەنی کۆنەکان لایەنە نوێیەکان دەیانەوێتکەوە لایەنە کۆنەکان دەیانەوێتکەوە کێشەکە چارەسەر بکەن بەڵام لایەنە نوێیەکان دەیانەوێت دیکتاتۆریەتێکی نوێ لە عێراق دروست بکەن بۆچوونەکان بەو ئاراستەیە هەنگاو دەنێت و پاڵ بە حکوومەتی سوودانیەوە دەنێت بەم شێوازە هەنگاو بنێن تەنانەت بەشێک لە لایەنەکانی چوارچێوە هەماهەنگی بەو ئاراستەیە هەنگاو دەنێت بۆیە لە بەرژەوەندی چوارچێوە هەماهەنگیدایە کەوا کۆ ببنەوە چارەسەرێک بدۆزنەوە زیاتر کێشەکە قوڵتر نەکەنەوە لەگەڵ هەرێمی کوردستان و لێو ماڵی سونە چونکە بەڕاستی ڕاستە سەقامگیرێکی ئەمنی و سیاسی هەیە بەڵام ئەم سەقامگیریە بەردەوام نابێت سەقامگیرێکی دەرزۆکە لە عێراقدا دەبینین لە وڵاتانی دراوسێ ململانەی هەیە لە نێوان ئێران وڵاتانی ناوچەکەدا ئێران هەژمونێکی زۆری لە عێراقدا هەیە کەواتە سەقامگیری لە عێراقدا سەقامگیرێکی لەرزۆکە تاوکو کێشەکان چارەسەر دەکرێت و نابێت لایەنە نوێیەکان کێن ئەو لایەنانن کە ئێستا گروپی چەکداریان هەیە لە عێراق خۆیان مامەڵاکەن لەگەڵ دۆخەکە جیاواز لە حکوومەتی عێراق بێگومان ململانەی هەیە لە نێوان لایەنەکانی چوارچێوە هەماهەنگی لە نێوان جیلی کۆن و جیلی نوێ هادی عامری فالح فەیاز سیرکە لە تۆڕە کەماڵەکانت داواکاری هەیە دەکەن دوورخستنەوەی فالح فەیاز دەکرێت لە سەرۆکاتکردنی لەسەر گشتی حەجی شعبی ئەمە یەکێکە لەو ململانەی کە هەوێ لە هەمان کاتدا لایەنە سیاسیە نوێیەکان سوودانی خەزعەلی عەمەر حەکیم هەروەها حەیدەر عەبادی ئەمانە بەڕاستی لایەنێکی دیکەی ململانەکەن کە داواکاری ئەم لایەنانە جیاوازە هەرێک لەم لایەنانە داوای چی دەکەن داوای ئەوە دەکەن کەوە کۆنتڕۆڵی چوارچێوەی هەماهەنگی بکرێت ئەم دوو لایەنەی چوارچێوەی هەماهەنگی لێکتری دەترسن کە خاڵ لایەنی سێمە ئەویش ڕەوتی سەدرە ڕەوتی سەدر ئایا پاڵپشتی چێ دەکات ئایا پاڵپشتی لایەنی یەکەم دەکات یاخود لایەنی دووکەم کەواتە ئەم ململانەیە بەردەوام دەبێت تاوەکو ئەو کاتەی تا هەڵبژاردننی داهاتوو دەکرێت بەڕاستی ڕەوتی سەدر ئایا دەپرسین چێ هەڵە بژێرێت ڕەنگە شتێکی چاوەڕوان نەکرا و ڕوو بدات ئایا بڕیاری ڕەوتی سەدر لەگەڵ چێ هاوپەیمانی دەکات دەبێتە هاوپەیمانی دۆست و تا بڵێنانی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان و بەری دەکەوێت سوتوی ئاگری ململانەکانی نێوان لایەنە شیعەکان خۆیانە هەمووان زیان دەکەن نەک تەنها هەرێمی کوردستان عێراق بەگشتی نەک تەنها لایەنە شیعەکانیش ماڵی سونەش زیانی بەردەکەوێت ئەگەر هاتوو چارەسەرێک نەدۆزرێتەوە لە بەردەم ئەو کێشانەی کەوە هەن هیچ براوێک نە هەمووان زیان دەکەن بەڵام بابەتەکە لەسەر چێ زیاتر لەسەر گەلە لەسەر گەلی عێراقە بەرژەوەندی گەلی عێراقی بەرژەوەندی هاوڵاتی دەکەوێتە مەترسیەوە ڕەنگە سزا بخەرێتە سەر عێراق پرۆسەی سیاسی کۆتایی پێبێت بەڕاستی خەڵکی عێراق زیان دەکات کە هەژمونی ئێران زیادە لەسەر عێراق بۆچی ئێران دژی هەرێمی کوردستانە بۆ پێیکاوە ئێران وڵاتێک کە بەڕاستی ناتوانێت ڕوبەڕووی وڵاتە زلهێزەکانی نمونەی ئەمریکا و ئیسرائیل بێتەوە دەیەوێت خۆی بەهێز نیشان بدات بۆیە کێشەکانی خۆی هاوردەی هەرێمی کوردستان و عێراق دەکات بۆ بە پاساوی بێبنەمای بە پاساوی بوونی موسات هەولێر بردومان دەکات کەواتە ئێران دەیەوێت بەڕاستی هەمیشە دەوێت کێشەکانی خۆی هاوردەی دەرەوە بکات و دەیەوێت خۆی بە بەهێزی نیشان بدات کەوانە کەواتە دەیەوێت کەوا کێشەکە هاوردەی عێراق و هەرێمی کوردستان بکات بەو پێیکەوە
ئەمە بە نرخێکی کەمتر دەبینن ئێرانەکان پێیان وایە بە نرخێکی کەمتر پێیانوانی ناتوانن کە ڕوبەری وڵاتانی زلهێز ببنەوە دەیانەوێت کەوا عێراق بکەنە گۆڕەپانی زیاتری کێشەکان و چونکە بەڕاستی عێراق و سووریا بۆ ئێران وەکو دەرسێکوان بۆ وەرگرتنی دۆلار لە هەمان کاتدا لە هەمان کاتدا دەبینین لە ئێمە دۆخەکە چۆناوە کەوا لوبنان بە هەمان شێوە کەواتە بەڕاستی بەداخەوە کە دەبینم تەنها هەرێمی کوردستان ماوە تەنها هەرێمی کوردستان ماوەکەوە باشە بەڕێزغانم ینی دۆخەکەی عێراق تا دێ دەکوڵێت خۆ چاوەڕێ ناکرێ وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی هەروە بوەستن و تەماشاکەر بن ڕۆڵی ئەوان چییە بێت؟ من پێم وایە لە ماوەی داهاتوودا بەڕاستی کۆمەلگەی نێودەوڵەتی هەڵوێستی خۆی دەبێت ئەگەر هاتوو کێشەکان بەردەوام و چارەسەر نەکرێن و ئەو دەستوەردانەی دەکرێن لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا پێمان وایە بە هەنگاوی زۆرەوە عێراق بەرەو دۆخی نێودەوڵەتیکردن دەچێت بەداخەوە دەچێتە ژێوە بەرگەی حوتەمی نەتێگرتوەکان زۆر باشە پێت وایە ئێستایی کاتی ئەوەیە کە لایەنەکانی پێکێنەری حکوومەت دەست بە گفتوگویەکی جدی بکەن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانانەی ئێستای وڵات بەڕاستی هەندێک لایانی سیاسی هەن هەست بە مەترسیە دەکەن تەنها لە نێو چوارچەوەی هەماهەنگیشدا پێیان وایە کەەوە عێراق دۆخی عێراق بەرە نێودەوڵەتی بکرێت پرۆسەی سیاسی کۆتایی بێت کەواتە داوای چارەسەری دیکە دەکەن لە نێو چوارچەوەی هەمانجیدا پێویستە ئەم دەرفەتە بقۆزرێتەوە ئەو کێشانەی هەن کەەوە چارەسەر بکرێت و لایەنەکانی چوارچەوەی هەمانجی هەست بەوە بکەن کەەوە ئەو لایەنێکیان کەوە چونکە بەڕاستی ئەو کێشە ملمەنای لە نێو چوارچەوەی هەمانجی ڕەنگدا کوتاوە کێشەکان قوڵتر نەکەنەوە لەوە زیاتر بۆ ئەوەی کەەوە چارەسەر بدۆزێتەوە چێ بیکات تیمی سوودانی بیکات لە هەمان کاتدا ئەو چارەسەرەی لەگەڵ هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی کەەوە بوونی خۆی بسلمێنێت هەندێک لانی نێو چوارچەوەی هەماهەنگی کە پێیان وایە کە پێویستە پێش هەڵبژاردن دەبێت سوودانی دوور بخرێتەوە هەموو ئەمانە بەڕاستی کاریگەری لەسەر چی کرد و کاریگەری لەسەر هاوڵاتی عێراقی کوردی باشە بانە دو پرسیارم بێ بە بۆچوونی تۆ پێت وایە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت لە کاتێکە یەکەمین هێزی براوە و پێکێنەری حکوومەت کە پارتی دیموکراتی کوردستانە دەڵێ ناچمەناوە هەڵبژاردنە من پێم وایە قورسە ئەستەمە هەڵبژاردن ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستاندا ڕەنگە هەڵبژاردننی پەرلەمانی لە عێراق ئەنجام بدرێت لە پێش ئەوەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بەڕێز خانم عابەت شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوون و شرۆڤەکانت کە لەگەڵم بووی